با تەوری دوام لەگەڵتان بەردەوامین کە بەرگێکی تەندروستیمان بۆیە ئامادە کردووە ئاماژە بە دواکەوتنی یاخود هۆکارەکانی دواکەوتنی منداڵبوون دەکەین با بزانین چیە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە باز لە نزۆکی دەکەین و باز لە لایفستایل و هەروە خۆراک و بابەتەکانی دیکە دەکەین بێگومان هەردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخەین ڕۆ ئێش بە میوانداری دکتۆرە مەعسومە مەحموود کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە بەنی باش دکتۆرە بەخێربێ زۆر سوپاس بژێت با باسێک لە هۆکارەکانی دواکەوتنی مناڵبوون یاخود نەزۆکی باسێک لەم بابەتانە بکەین پاشانی لەسەر بابەتی لایفستایل خۆراک و بابەتەکانی دیکە زۆر چاکە پێش ئەوە حەزەکەم پێناسەیەکی نەزۆکی بۆ هاوڵاتیانی خۆم بکەم چونکە بە تەجروبەی یەک ساڵ ئیشکردنم لە کوردستانە گەشتمەتەوە قەناعەتی نەزۆکی لای خەڵکی کورد مانە و واتایەکی تری هەیە نەزۆکی بریتە لەوەی دروست نەبوونی مناڵیان دروست نەبوونی سکپڕی لە دوای ساڵێک بۆ خانومە پیاوێک کە پەیوەندی هاوسەرەتی ڕێکوپێکیان هەیە ئەمە بۆچی پێناسەم کرد چونکە لە ئایادا لە کلینیک زۆربەی کات ڕاچاوی ئەوەکەین کە خانمان دوای 2 مانگ دوای 3 مانگ لە زەواج قەلق ئەبن یان بە هەمان شێوە پیاوان کە بۆچی مناڵیان بۆ دروست نەبووە نە ئەوە پێی ناوترێت نەزۆکی بەلایانی کەمە بە ساڵێک محاولە بکرێت ئەگەر مناڵ دروست نەبوو اینجا ئەچێتە ڕاستی پێناسەی نەزۆکی کەواتە بەشێک بەمنە هاوسەران ئەنوێت منداڵیان بێت بەڵام نایان بێت ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە دەکرێت بڵێن هۆکارەکانی دواکەوتنی منداڵبوون هۆکاری چییە بۆ چییە؟ هۆکاری زۆرە هەندێک هۆکاری خانمانەیە هۆکاری ژنانە هۆکاری پیاوانەشمان هەیە لە هۆکاری ژنان وەکو هەوکردنی زۆری کۆ ئەندامی زاوزێ و داخرانی بۆریەکانی ڕاحم بۆ بە هەمان شێوە ئیش نەکردنی باشی هێلکەدانیان ئەو شتێک کە خۆمان پێی ئەڵێن کیسی ورد یان تەمەڵی هێلکەدان یان کەمبوونی مەخزون یان ناوکی هێلکە هەروەها نەخۆشی بەتانە مهاجرە یان ئیندۆمێتریۆز و چەند هۆکارێکی گرنگی تریش کە ئەمانە هەمویان هۆکارن لە خانمان کە نەتوانن مناڵیان ببێت و لەسەر و هەمووشی تەمەنی خانم زۆر مهمە لەبەرەوەی کە بتوانێت مناڵی ببێت بەنسبەت پیاوانیش کە دەوالیان هەبێت کە ئیلتیهاباتیان هەبێت ئەمانە هەمووی هۆکاری نەزۆکی باشە سەبارەت بە تەمەنی خانمان بۆ منە لە تەمەنی چەنەوە باشترە بیر لە منداڵبوون نەکەنەوە بیر لە مناڵ نەکەنەوە ئای تەمەنی چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی خانمەکە گەر بێت و مناڵی ببێت ئەگەر بۆ دروستبوونی مناڵ قسەی لەسەر بکەین یعنی هەتا وەکو 50 ساڵی احتیمالی ئەوە هەیە هەرچەند ڕێژەکەی زۆر کەمە بێت لە دوای تەمەنی 40 ساڵی بەڵام تا 50 ساڵی احتیمالی ئەوە هەیە یعنی کۆرپەلە دروست ببێت بەس ئەوەی کە چۆن بلێت ئامۆژگاری ئێمە بێت وەکو پزیشکان بۆ خانومان ئەوەیە کە ئەگەر مناڵی خۆیان هەیە یان ئەگەر بە ئانوێ پرۆگرامی فامیلیەکان تەواو بکەن باشتر ئەوەیە ئیتر تا 40 ساڵی تەواوی بکەن ئەمە شمولی ئەو کەسانە ناکێت کە درەنگ هاوسەرگیریەکەن ئەگەر درەنگ هاوسەرگیری بکات ئەوە تا 45 ساڵی چونکە تەنها دروستبوونی کۆرپەلە گرنگ نییە نەخۆشیە زگماگیەکان نەخۆشیە کۆرۆمۆسۆمیەکان لە دوای تەمەنی 40 ساڵیە زۆرەکەات ئەمە سەبارەت بە تەمەنی خانمان ئەی تەمەنی پیاوان بۆ منە ئەوانیش تا چەندێک گرفتیان بۆ دروست نابێت گەر بێت و بیر لەم بابەتە بکرێتەوە ئەگەر ئەم پرسیارە 50 ساڵ لەمەوبەر لە منت بکردە حتمما وەڵامەکەم جیاواز ئەبوو بەڵام ئێستا پیاوانیش تەمەەن بۆیان دەورێکی زۆر گرنگی هەیە زۆر بە وازەحی ئەبینین کە تۆی پیاوی ئێستا لە 45 ساڵیەوە لە 45 ساڵی بۆ 50 ساڵی گۆرانکاریەکی زۆری بەسەردێت هەتاوەکو پیاوێکی 35 ساڵیان پیاوێکی 30 ساڵە ئەگەر بێت و لە درەنگی شەبڕیاری هاوسەرگیری بن ئەمەش دەورە بینە منە بابەتێکی ئەوە حتمما دەورە بینێ بەس یعنی مەبەستم ئەوەیە کە محاولەکردن لەلایەن چ کەسانێک بێت ئەو کەسانی کە درەنگ هاوسەرگیریەکان حتمما حەزەکەن وەچەی خۆیان هەبێت ئەوە ئەکرێت یعنی محاولەی بۆ بکات بەس مەبەستم چییە کە یعنی پێش تەمەنی 40 ساڵی بەنسبەت خانومان و 45 ساڵی پێش باوکان پێش پیاوان محاولەی بۆ بکرێت چونکە مەترسی کەمترە چانسی زیاترە لە بەرەوەی کە کۆرپەلە دروست ببێت باشە دکتۆرە سەبارەت بۆ خانمانەی کە لە تەمەنی ناومێدیان دەتوانن بڕیا بدەن کۆرپەلە دروستکەن بۆ نە بەشەی خانممان هەیە لە تەمەنێکی کەم داکەوێتە تەمەنی ناومێدی وەستانی سوڕی مانگانە بوون نە 35 ئەم بابەتانە دەتوانێت بابەتە بکاتەوە لە مناڵبوون بکاتەوە
هەندێ ڕێگا هەیە یەکێک لەو ڕێگانە چونکە ئەگەر خانم کەوتە تەمەنی ناومێدیەوە زۆر زەحمەت ئەبێت بتوانێت کۆرپەلەی خۆی هەبێت ئەویش لەبەرەوەی هێلکەدان بە جوانی ئیش ناکات هێلکەدان ئیتر توانای هێلکە دروستکردنی تەندروستی نییە هەندێک ڕێگا هەیە کە ئێمە لە دەرەوە بەکارمان هێنا یەکێک لەوانە PRP هێلکەدان بوو کە پلازمای خوێنی خانومەکەمان وەرەگرت و ئەمان کردە ناو هێلکەدانی لە ماوەی 3 مانگە 2-3 جار دووبارەمان ئەکردەوە دوای ئەوە محاولەمان بۆ ئەکرد مناڵی بلووری بۆ بکەین ئەمە بۆ ئەو خانمەی کە بە تازەیی خەریکە نیشانەکانی تەمەنی ناومێدی تیا دەرەکەوێت لە تەمەنێکی پێشوەختە بەڵام خانمێک کە لە 52 ساڵی 53 ساڵی کەوتوتە تەمەنی ناومێدی نەخێر هیچ ئومێدی ئەوەی نییە کە بتوانێت مناڵی دروست ببێت دروست بکات لە دوایە دێنە سەر منداڵی بلووری بەڵام هەر ئێستا با لەم بابەتە بمێنینەوە بۆ منە باز لە هەندێک بابەتی زانستی دەکرێت بۆی کە هاوسەران بڕیاری لەسەر بەر منداڵێکیان بێت ئەم بابەتە زانستیانە بۆ منە چییە بەشێک بازەوە دەکەن لە دوای سوڕی مانگانەوە وا باشترە منداڵێکی تەندروستیان دەبێت یاخود ئافرەتەک ئەتوانێت ئەم بڕیارە بدات و ناکەوێتە قاڵبێکی دواکەوتنی منداڵ بوونەوە ئەمە باسێک لەوەمان بۆ بکەین یعنی ئەوەی کە خۆیان بەشێکی زانستیانە باسی لەوە دەکەن مەبەست جۆرەکانی پێشگیریە کە ینی ئەوەی کە پێشگیری بێت بە تەجروبەی ئێمە دەرکەوتووە پێشگیری هەندێک تەریقەی پێشگیری تۆزە مناڵبوون تەئخیرە کات بەس نەزۆکی دروست ناکات باشە ئەی ئەو پێشگیری و بابەتێکی دیکە بۆ نە بەکارهێنانی حەبی مەنعا لەلایەن خانمانەوە ئەمە وای لێ دەکات بە تەواتی جواب بکەوێت یاخود گەر بێت و زۆر لەسەر ئەم ڕێچکەی بەردەوام بێت لە منداڵبوون دەکەوێت ناخێر مەرج نییە حەبیمان بە تایبەت شێوەیەکی زۆر کۆمۆنی شێوەیەکی زۆر باوی بەکارهێنانی پێشگیریە لە خانمانە و نابێتە هۆی ینی هیچ بەڵگێک لەسەر ئەوە نییە کە ئەقراسی من ببێتە هۆی نەزۆکی لە خانمانە بەڵام بۆی هەیە تۆزە تەئخیری بکات یعنی ئەگەر ئەو خانمە ئەم حەبێ بەکار نەهێنای لە ماوەی 6 مانگە لەوانەیە سکی بکردە ئەکرێت ئێستا بۆ 9 مانگ بۆ ساڵێک تەئخیر ببێت تەنها تەئخیر بوونێکی تەنها تەئخیر بوونە بەڵێ باشە بکارنەوەی ناوکی ناوهێلکە چییە کە بێت ڕوونکردنێکمان لەسەر ئەم بابەتە بۆ بتەی لە هەمان کات دەچیوە دەکات بۆ من ئەم بکانەوەی ڕووبات باڵێ بەڕاستی کەمبوونی ناوکی هێلکە یان کەمبوونی مەخزوونی هێلکە کە هەردووکی ئەمە بە هۆرمۆنی AMH دیاریەکەین لە ڕاستیە هۆکارێکە کە زیاترین خانمان کە کێشەی نەزۆکیان هەیە ئێستا باسی لەکەن و بەڕاستی لی ئەناڵێنن ئەمەش ئەوەیە ناوکی هێلکە یان ژمارەی هێلکە لە خانمانە جێگیرە وەکو پیاو نییە کە پیاو هەموو 72 ڕۆژ جارێک تۆی تازە دروستەکات خانمان هەر لە بیدایەتی لە دایکبوونەوە چەندێک هێلکەیان دروست کرد هەر ئەوەنێ تا ئاخیری تەمەنیانە ئیتر ئەم هێلکانە هەموو سوورێک هێلکەیەک بەر ئەبێت لە هێلکەدان و ئەبێتە هۆیەوەی ئەگەر یعنی پەیوەندیەکی ڕێکوپێک هەبێت کۆرپەلە دروست ببێت بەڵام ئەگەر پەیوەندی نەبێت ئەو هێلکەیە ئیتر ئەڕوات و لە ژمارەی هێلکەدان مەخزوونی هێلکە کەمە بێت ئێستا هەندێک هۆکار هەیە کە ئەبێتە هۆیەوەی کە ئەم ژمارەی مەخزوونی هێلکەیە یان ناوکی هێلکەی زووتر بە فەنا بچێت زووتر یعنی نەمێنێ ئەمەش هەندێک هۆکاری بە تایبەتی وەکو ئسترس لە خانمانە قەلەقی زیادە لە هات خەمۆکی بەکارهێنانی خواردنی ناتەندروست فاست فودەکان ناڕێکوپێکی هۆرمۆنی خوددا نەکردنی وەرزش نەجوڵان ئەم خەوتنی خراپ یان بۆ نمونە کەم خەوتن درەنگ خەوتن زوو هەستانەوە و هەندێک هۆکاری تر ئەمانە هەمویان ئەبێت هۆیەوەی کە ناوکی هێلکە لە خانمانە زووت لە کار بکەوێت باشە سەبارەت بەم پرسیارم لاوانەیە بەشێک لە خانمان بیانێت وەڵامەکەی بە دەقیقی بزانن بۆ منە ناجێگیری سوڕی مانگان ئەمە وا دەکات هۆکارێک بێ یاخود پێوەست بێ بە دواکەوتنی مناڵ بوونەوە پەیوەندیان بێکۆ هەیە ئەم بابەتە ئەبێ بزانین ئەو شتێکە لە پشت ناجێگیربوونی سوڕی مانگانەیە چییە خانمان ئەو خانمانەی کیسی وردیان هەیە یان فرەکیسیان پێ ئەوترێت ئەم خانمانە سوورێکی ناجێگیریان هەیە ئەمیش بە واتای ئەوەی زیاتر سووری مانگانەی دوور و درێژیان ئەبێت لە چیاتی ئەوەی یعنی 28 ڕۆژ بۆ 30 ڕۆژ بێت هی ئەوان ئەبینی دەگاتە 50 ڕۆژ 60 ڕۆژ تەنانەت ئەبینیت لە ساڵێکە هەندێکیان یەک جار سووری مانگانیان تووشە بێت ئەگەر ئەوە بێت باڵێ ئەمە حتمما هۆکارێکی گرنگی نەزۆکیە بەڵێ کاتە دەبێت هۆکارەکەی دەستنیشان بکات ئەو کاتە بیل لەم بابەتە بکاتەوە
دەکری بڵێن دیارترین هۆکارەکان کامانن بوون ئەم ناجێگیریە ڕۆدا. دیارترین هۆکارەکان هەر کیسی یەکەم هۆکار کە زۆر باوە لە سەروی هەمووی ئەوەستێتەوە کیسی وردە ئەمە بە پلەی یەکەم دوو هەم تێکچوونی هۆرمۆناتە سێ هەم نەخۆشی بەتانە مۆهاجرە یان ئەندۆمێتریۆز. باشە دکتۆرە ئەمە بەگشتی باسمان لە هۆکارەکانی دواکەوتنی منداڵ بوون کرد بەڵام ئەمە بزانم ئەو کێشانەی کە زیاتر ڕۆبەڕیان دەبێتەوە لە خانمانە یاخود زیاتر لە پیاوانە بەم جۆرە دوا ئەکەوێت ئەم گرفتیان ڕۆبەڕۆ بێتەوە. بەڵێ جاران ئەگەر ڕێژەی نازۆکی پیاوان و ژنانمان دابش بکردایە حتمما هی خانمان زیاتر بوو بەڵام لە جیهانی ئێستەیە لە ژیانی ئەمڕۆیە وای لێ هاتووە لە ساچلی نەزۆکی ئەگەر نەزۆ ئەو کەپڵانی کە نەزۆکن لە ساچلیان پیاون لە ساچلیان خانمن لە سادەیان هۆکار هەردووکیانونە لە دەکەی تریان هۆکاری نەزۆکی بە هۆکاری نادیارە. بەڵێ دکتۆرە تۆ ئاماژەت بە خۆراک کرد نمێت بە وردی باسی ئەم بابەتە بکەین لە هەمان کاتدا باس لە خەوتنی تەندروستکەین بۆ نمونە بەشی لە خانمان زۆر کەم ئەخەون لە ڕۆژێکدا دوو کاتژمێر خەون ئەم بابەتانە پەیوەندی بەمەوە هەیە لایفستایلی ئەم کەسە پەیوەندی بەم بابەتەوە هەیە پەیوەندی بە دواکەوتنەوە هەیە زۆر یعنی ئێمە خانمی وامان هەبووە سابقەی نەزۆکی 20 ساڵەی هەبووە لە دوای ئەوەی کە لایفستایلی خۆی گۆڕیوە تەنها بۆ 6 مانگ توانیوێتی مناڵی ببێت. خواردن زۆر گرنگە وەکو چۆن باسم کرد خواردنی فاستفودەکان مەشروباتی غازی وەکو ساردەمەنیەکان بەکارهێنانی زۆری شیرینی کاربۆهیدرات بەکارهێنانی زۆری برنج ئەمانە هەمووی هۆکارن کە ئەکرێت مناڵبوون لە خانمانە دوا بخەن و بە هەمان شێوە خەوتن طبعاً باشترین کات بۆ دروستبوونی تۆ و بۆ دروستبوونی هێلکەش سعات 11 شەو تا 3 بەیانیە کێشەکە ئەوەیە ئێستا بە بۆنەی دروستبوونی ئینستاگرام فەیسبوک و سۆشیال میدیاوە زۆربەی خانمان و پیاوانیش تا سعات 2 بەخەبەرن و لەو بەریش سعات 11 و 12 نیۆرۆ هەلەسن حتمما ئەمە هۆکارێکی زۆر گرنگە زۆر سەرەکیە بۆ دروست نەبوونی مناڵ. باشە بابینە سەر منداڵی بلووری لەسەرتای کەمێک ئاماژۆ پێدەر بەڵام باوردەکارەکانی لێرە بخێنەڕۆ منداڵی بلووری بۆ کێ ئەنجامەدرێت لە هەمان کاتدا کەی بڕیاردەدرێت بۆ ئەم کەسە ئەنجامدرێت. منداڵی بلووری بۆ نمونە هەندێک نمونەی وەکو ئەو خانمانەی کە بۆری ڕەحمیان داخراوە ئیتر هیچ چانسێکی تریان نییە جگەلەوەی کە مناڵی بلووری بکەن بۆ ئەو هەندێک خانم کە نەخۆشی ئیندۆمێتریۆزیان هەیە و بەڕێگاکانی تر محاولەی بۆ کراوە مناڵی نەبووە و کەمبوونی ناوکی هێلکە ئەگەر هاتوو لە یەک کەمتر بێت زۆر کە دەبێت محاولەی مناڵی بلووری بکات و بە هەمان شێوە کێشەی پیاویش کەمبوونی تۆی پیاو نەجوڵانی تۆی پیاو یان تێکچوونی شێوەی تۆی پیاو لە ئەنجامی بە تایبەتی جگەرەوە نێرگەلە ئەمانە هەمووی هۆکارن کە محاولەی بۆ بکرێت بۆ مناڵی بلووری. باشە لە تمەنی چەنەوە بۆی ئەنجامەدرێت بۆن لە تمەنی چەند ئەنجامدرێت ئەم بارە سەرکەوتووە بێت شانسەکەی زیاترە بێت لە هەمان کاتە تەمەنێکی کەم هەبووە بۆ نەداوای منداڵی بلووری بکات بۆ گەنج بە تەمەنێکی کەم بووە. لێرە لە کوردستان من ڕەچاوم نەکردووە کە تەمەنێکی زۆر کەمی هەبێ بۆ نمونە 16 ساڵ 17 ساڵ داوای مناڵی بلووری بکات بەڵێ لە ئەوروپا هەیە ئەوانش بە هەندێک هۆکاری دیاریکراوی خۆیان مناڵی بلووری بەپێی کاڵچر و بەپێی وڵات و بەپێی ڕێگاپێدانی دین لە وڵاتەکانە ئەگۆڕێت بۆ نمونە لە وڵاتی خۆمان تا تەمەنی 50 ساڵیش محاولەی بۆ ئەکرێت بەڵام ئەمە پێش ئەوەی کە فحسی پێویستی بۆ بکرێت ساقیکردنەوەی پێویستی بۆ بکرێت ئەگەر ناوکی هێلکەی خانومەکە باش بوو یان ئەوەنە هەبوو کە تۆ بتوانانی لە سوورەکە هێلکەیەک دوو هێلکەی لێ وەرگریت بەڵێ ئەکرێ محاولەی بۆ بکەیت بە دڵنیاییەوە تا تەمەن کەمتر ڕێژەی سەرکەوتن زیاتر. کاتە پشکنینەکان تەنها بۆ هێلکە و ناوکێلکە هیچ پشکنینێکی تری بۆ ئەنجام نادرێ؟ پشکنینی هۆرمۆناتیش ئەنجام بدەین حتمما بەڵام ئەوەی کە زۆر گرنگە مهم ئەوەیە کە ئێمە هێلکەیەکی تەندروستمان دەستکەوێت. باشە ئەی ئەو خانمانەی بۆنا دێن دەڵێن منداڵی بلووری مادەیە بەڵام دەبینی نەخۆشی دیکەشی لەگەڵدایە ئەمانە بۆیان ئەنجامەدرێ؟ نەخۆشی دیکە وەکو چی؟ بۆم لە نەخۆشی درێژخانەکان پەستانی خۆیان پێشەکرێ بێ هەندێک بابەتی دیکە ئەمانە بۆیان دەکرێت هیچ کێشەیەک نابێ؟ حتمما مناڵی بلووری ئەسترێسێکی گەورەیە لەبەر ئەوەی ئێمە ڕێژەیەکی زۆر هۆرمۆن ئەدەین بە خانمان
کە بتوانن هێلکە دروست بکەن بتوانن لە سوورێکە لە جیاتی هێلکەیەک تا ئەکرێ ژمارێکی زیاتر هێلکە دروست بکەن حتمما ئەمە ئسترێسێکی گەورەیە بەدڵنیایە و ئەوانەی شەکرێن هەیە زەختیان هەیە لە بەردەم مەترسیەکی گەورەتران پێش ئەوەی کە مناڵی بلووری بکرێت لەگەڵ نەخۆش قساکرێت کاونسلینگی لەگەڵ ئەکرێت هەموو باشی و خراپی مناڵی بلووری بۆ باسەکرێت لە ئەخیر ئەو کەسێک کە بە بڕیار بدات خۆی نەخۆشەکێت. باشە دکتۆرە ئێوە لە چ کاتێکدا بۆ وەکو سپۆڕی ئەم بابەتە بڕیار دەدەن بە تەواوەتی بۆ ئەم کەسە منداڵی بلووری ئەنجام نێن ئەو کەسانەی کێن بۆ من ئەو خانمانە کێن کە بە تەواوەتی ئێوە دەڵێن بە هیچ جۆرە مناڵی بلووری بۆ تۆ ئەنجام نادرێت من هیچ کاتێک نمونەی وا هاتوتە بەردەمتان؟ بەڵێ خانمانی وا هەبوون هاتووە لە تەمانی ناومێدیە بووە و لە دوای سوورێک هاندان هیچ هێلکەمان دەست نەکەوتووە پێمان وتووە کە باشتر ئەوەیە کە واز لە مناڵی بلووری بێنێت ئەمە یەک هەندێک خانمیش هەیە هەندێک نەخۆشی درێژە خایەنیان هەیە کایانی من وەکو شخصی خۆم نەم کردووە بۆی داوام لێ کردووە کە پەشیمان بێتەوە چونکە مەترسیەکی زۆر گەورە ڕوبەرویانە بێت. باشە ئەو کەسەی هەروکو ئێوە کە بڕیاردن منداڵی بلووری بۆ ئەنجام بدەن ئامادەکاریەکان چۆن دەبێت ستەمی ئەم کەسە ژیانکردنی خۆراکی بە تەواوەتی بۆی دەگۆڕن لەسەر ڕێنماییەکە ئێوە دەیدەن بەم خانمە؟ حتما من خانمان و پیاوان پێش ئەوەی مناڵی بلووریان بۆ بکەم 3 بۆ 6 مانگ لایفستایلیان بۆ ئەگۆڕم حتما ئەمە لە بەرزکردنی کوالیتی هێلکە و بەرزکردنی کوالیتی تۆ تاثیری ئیجابی ئەبێت لەبەر ئەوە زۆر کات ئەبینیت لە پێناوی ئەوەی کە ئامادەیان کەی بۆ مناڵی بلووری خۆیان مناڵیان ئەبێت لایفستایلیان بۆ ئەگۆڕین دوایەوەی کە لایفستایل گۆڕابوو نمونە خانمەکە ئەگەر کێشی زیاد بوو یان بە هەمان شێوە ئەگەر پیاوەکە کێشی زیاد بوو کێشی خۆی دابەزان جۆری خواردنی گۆڕی وەرزشی خستە ریزی پرۆگرامی ڕۆژانەی دوای ئەوە دەسەکرێت بە مناڵی بلووری هەنگاوەکانی مناڵی بلووریش ئەوەیە یەکەم جار هۆرمۆنیان ئەدەینێ لە بەرەوەی هێلکەمان بۆ دروستکات خانمەکە دوای ئەوە لە ڕۆژی 12 و 13 سوورەکەی بەپێی ژمارەی هێلکەکان و بەپێی گەشەی هێلکەکان وەرەگیرێ ئەستەپی سێهم ئەوەیە تۆ لە پیاوەکە وەرەگرین پیتن ڕوو ئەدات دوایەوە ئەگەر کۆرپەلە ڕووی دروست بوو کۆرپەلەکە گوازینەوە بۆ ناو ڕەحمی خانمەکە. باش هەموو کاتێک ئەم ئامادەکاریەکە بۆ ئەو هاوسارانە ئەنجامەدرێت هەموو کاتێک سەرکەوتوو بووە بۆ منە بە سەرکەوتی ئەم پرۆسێ بەجێگەیاندراوە منداڵەکەیان بووە؟ نەخێر مناڵی بلووری پرۆسەیەکی دەستکردە حەزەکەم هەموو خانم و پیاوێکی وڵاتەکەم ئەم شتە بزانن چونکە تەنانەت بۆ مناڵی بلووری یان پیتێنی دەست کرد کە یەنە لای ئێمە بە ئومێدی لە 100 لە 100 دێن ئەم شتە ڕاست نییە مناڵی بلووری بۆ ئەو خانمەش کە هێلکەیەکی زۆر باشی هەبێت و پیاوەکەشی تۆیەکی زۆر باشی هەبێ و تەمەنیشی لە هەردووکیان لە 35 ساڵ کەمتر بێ ڕێژەی سەرکەوتنی تەنها لە 130 تا لە 140. ئەگەر زیاتر بێ تەمانەکە؟ ئەگەر تەمانەکە زیاتر بێت حتما ڕێژەکە کەمترە بێت. باڵێ باشە بۆ خانمانەی کە خۆک و خۆشە ئاماژە بە کێشی لەشکر ئاماژە بە ئەنجامدانی وەرزش کرد ئەمانش دەچێتەوە قاڵبەستەمی ژیانکردنەوە بۆ منە بەشی خانمان زۆر سترێسن زۆر قلەکەن زۆر بۆ منە بە بچووکترین شت خەفەتە خۆن ئەمانش کاریگەری لەسەر ئەم بابەتە دەبێت بە تەواوەتی؟ باڵێ حتما دەوری زۆر ئەبێت چونکە ئێسترس یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تێکچوونی هۆرمۆن. باشە دکتۆرە سەبارەت بە هیچ بابەتێکی دیکە هەیە بۆ منە تایبەت بێت بە منداڵی بلووری خانمان ئەنجامی بدەن یاخود تەنها چێتەوە سەر وەک قاڵ بە ئامادەکاری کە ئەوان پێش وەخت ئەنجامیەدەن؟ تەسەورەکەم ئەوەی کە پێویست بێ باسمان کرد چونکە لایفستایل گۆڕینی لایفستایل و بەکارهێنانی هەندێک ڤیتامین پێش مناڵی بلووری تەواو ئامادەکاریەکانە پێش ئەوەی بچدەنەوە پرۆسەی مناڵی بلووری لەوە زیاتر شتی ترمان نییە. باشە دکتۆرە جاڕێنمای چییە بۆ ئەوانەی کە دەیانەوێت منداڵێکی تەندروستیان بێت بۆ منە بەشێکیان بەنا بۆ جۆرە حابوو ئەم بابەتانە دەبن تۆ ڕێنمای چیە لێرەوە؟ بەدڵنیایە و هەندێک کات حەب پێویستە ینی من حەز ناکەم عیلاجە کیمیاییەکانیان هەندێک عیلاجی تر لێرە بە تەواوەتی بێنرخکەم بەڵام خانمان و پیاوانیش ئەگەر بیانەوێ مناڵی تەندروستیان هەبێت ئەبێ یەکەم جار خۆیان تەندروست بن مناڵی تەندروست لە دایک و باوکی تەندروستەوە ئەبێت
ئەبێت لایف ستایلیان دائیم ئاگیان لێ بێت ئاگیان لە خواردنیان بێت ئاگیان لە بەکارهێنانی هەموو ئەو شتانە بێت کە لە ماوەی ڕۆژە بەکاری ئەهێنن خەوتنیان ئیشکردنیان یان ئیشکردن لایەن ببێت نەبێت بە ئەوەی کە ببێتە هۆی ئەوەی کوالیتی ژیانیان بخاتە ژێرە خەتی سوورەوە چونکە زۆربەی کات ئەبینی پیاوان سەروەتێکی باشیان ئامادە کردو بۆ ئایلەکانیان بەس لە هەمان کاتە ئێسترسێکی زۆر بۆ خۆی و بۆ خانمەکەی ئەبینێت هۆکارە سەرەکیەکەی نەزۆکی لای ئەوان بەس ئەوەیە من پێشنیارم ئەوەیە یەکەم جار هەنگاو لە تەندروستی خۆیان بنێن یەکەم جار ژیانی خۆیان چاک بکەنەوە خۆشویستنی یەکتری ڕێزگرتن لە یەکتری کە دروست نەبوونی قەلەقی لە مێشکی هەردوو لایە چونکە لە خانومان و پیاوانی وڵاتی ئێمە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان و ئەگەریش نەزۆکی پێش هاتیان بۆ نمونە هۆکارێک هاتە پێشکە مناڵ دروست نەبوو هەردووکیان پێکەوە محاولەی بۆ بکەن ئەمە زۆر باشترە لەوەی کە خانمانیان پیاوان بکەونە سرچ و بکەونە جستوجۆی ئەوەی کە ئایا خەتا و کێشە لە کێیە و بە دڵنیاییەوە ئەو خانم و پیاوانەی کە پێکەوە هەوڵی بۆ ئەدەن حتمما ڕێژەی سەرکەوتنیان زیاترە. باڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ماسومە محمود سپاری نەخۆشیەکانی ژنان و مناڵ سپاس بە زانیاریەکان سپاس زۆر سپاس بۆ ئێوەش و بەرنامەکەتە وچانێک وەرەگرین و ئاگەڕێنەوە.